اگل بیراوا بیتن نزدیکی ساله که بریانه ها ده کارنامه کابینه محمد شاه السودانی یک بلینوی سوزنوی او بو که ده سقفه کی زمانی دا ده دمکی کرده دویتن ماده 140 لجنه بی تفعیل کرن و ایتر بکه و واری جبه چکنه دا با بزانین هیانه ها چند جوان بلینان یعنی جوان ماده یان هاتین جبه چکنن جبو چارچوبه ماده 140 که هاتیه دانین یک ماده معلقه یا هلاویست دنابره هرم کردستان بغداد پشتی 2005 هیانه ها هش کار لسته کرن لی آسویا و دیار نیه درباره وی مشاری من میوانه که برای دجوار فایق نونر حکومت هرم کردستان ل ماده 140 کل استودیه دیگل می برای دجوار تو بخیرات جو کردستان بچار زور سپاس بو درفته سپاس با آمده مونتا کاروبارەکانی لیژنەی مادەی 140 چۆن بەڕێوەچێت حکومەتی عێراق تا چەند لەسەر خەتە بۆ جێبەجێکردنی مادێ لیژنەی مادەی 140 دوو هەنگاوە یان بڵێن دوو خاڵەیەکیان پەرەسەندن هەیە پێشەوەچوون هەیە یەکیاش ئاستەنگ هەیە پەرەسەندنەکە دوایەوە ئەو لیژنەی مادەی 140 جارێتتر دروست کرایەوە کۆمەڵێ کار و بڕیاری باشی لێ دروست بووەوە یەک لاوانیان دەست کرایەوە بە قەرەبۆکردنەوەی خەڵکەکە 100 میلیارد تەرخان کرابوو بۆ 200 میلیارد 200 میلیارەکەش ئێستا زیاتر لە 20 ساڵی تا تەواو بێت چکە زیاتر لە 400,000 کەس ماوە گفتوگۆ مناقەشەی زۆرمان کرد لە لیژنەکە تا ئێستش بەردەوامە من دوو پێشنیارم کرد بۆ مەبەستە یان زەویان بدەینێ بۆ یەکسەر تەواو بێ بەڵام زەویەکە لە 10 میلیۆنەکە کەمتر نەبێ بۆ کوردەکان لە ماوەی ساڵێک ساڵی حکومەت توانێت جێبەجێ بکە یانیش داوا لە حکومەتی عێراقی بکەین بە هەر شێوازێک بڕێ پارە پیا بکە لە ماوەی 2 ساڵ تا 4 ساڵ بابەتی قەرەبۆکردنەکە تەواو بێ المهم ئێستا قەرەبۆکردنەوەکە بەرداوامە بێ میکانیزێکیشمان داناوە بۆی هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغەکان بڕۆن پاش و پێشی تێ نەکەوێت فەرقۆ جیاوازی تێ نەکەوێ گەندەلی تێ نەکەوێ ئەوە باشە خاڵێکی تر هەیە کاتی خۆی بڕیار درابوو کارەکانی لێژنەی یان بڕیارەکانی لێژنەی کاروباری باکووری عێراقی هەڵوەشاوە شەون شیمالیان پێوت هەموار بکرێتەوە لە 2012 بڕیار دەرچوو بە ئیلغاکردنی ڕاوەستا بوو ئەمە لە یەک دوو کۆبوونەوەی پێشوو داوا بە لە حکومەتی عێراقی کرد حکومەتی عێراقی جارێکی تر لیژنەی بۆ داناوە ئەو لیژنانە ئەگە دەست بەکار بن بڕیارەکانی پێشوو ئیلغا بکرێنەوە زەوی ئەگەڕێتەوە بۆ خاوەن زەوی کە خەڵکی کوردستانە بە دەرەجەیەکە هەندێکشی برای تورکمانەکانی لە کەرکووک بەو بڕیارە زیاتر لە 900,000 دۆنم زەوی ئەگەڕێتەوە بۆ خەڵکەکە لەو ناوچەیە و پرۆژە یاسایەکە بوو ساڵی 16 دراوە پەرلەمانی عێراقی بۆ ڕەتکردنەوەی بڕیارەکانی بەناو مەسقیادەی سەورە ئێمە جارێکی تر داوامە لە حکومەتی عێراقی کرد حکومەتی عێراقی لە کۆبوونەوەی ڕابردوو مناقەشەمان کرد پرۆژە یاساکەی ناردۆتەوە بۆ پەرلەمان بۆ ئیلغا بکرد ئەویش ئیلغا بکرد نزیکەی زیاتر لە 300,000 دۆنم زەوی ئەگەڕێتەوە ئەمانە هەنگاوی باشن بەڵام ئاستەنگیش هەیە چکە باسکە و قەرەبەوەی 20 ساڵە بەش شتێکی باش نییە باشە لە دوای 2005ەوە دوایەوە کە مادەی 140 لە دەستوری میشەی عێراق چەسپێنرا تە گفتوگووەکان بەردەوامن بۆ چارەسەرکردنی ئەم مادەیە بەڵام تا ئێستا چارەسەر نەکراوە وەکو خۆی جێبەجێ نەکراوە پرسەکە ئەوەیە ئایا ئێستا نیەتێکی جددی لە بەغداوە هەیە بۆ چارەسەرکردنی مادەی 140 یان کات کوشتنە ئێستا تامان کاتی خۆت جێبەجێ نەکراوە هۆکار هەبووە هۆکارەکە تەدەخولی دەرەکیە هۆکارەکە دەستور جێبەجێ ناکرێت هۆکارەکان دەگمانەی سەوچیلێن بە مردوو لە قەڵەمدا بوو بەڵام ئێستا کە بە پێ ڕێکەوتنەکە مادەی 140 جارێت دەست بەکار بووە و وتمان پێشکەوتنی شەیە ئەوە معنە ئەوەی عێراق نیازپاکێکی هاتوتە پێشەوە چ وەکو جەنابی سوودانی چۆکو شەخصی عامریش بەڵام ئەگە تۆ سیر بکەی ئەوان لەگەڵەوەن ئاسایکردنەوە بکرێت لەگەڵەوەن قەرەبوو بدرێ لەگەڵەوەن زەوی بگەڕێتەوە بۆ خاوەن زەویانی کە بە بڕیاری شوون شیمال یان مەسقیا سەوری منحەلی عێراقی زەویەکانیان داگیر کراوە بەڵام ئەمە ئەوە ئێستا بۆ دیاریکراوە 20 ساڵە ئەیانەوە مەشغوڵمان بکەن لەمەوە ئەو 20 ساڵە بزانین چی ڕۆدەین من لەم کۆبوونەوە لەگەڵ لیژنە بە سەرۆکاتی عامری باسم کرد لیژنەی مادەی 140 تەنها قەرەبووکردنەوە نییە تەنها ئاسایکردنەوە نیە خەڵکەکە بگەڕێتەوە بەڵکو ئەوێ دەرفەتی کاریان بدەینێ بەڵکو ئەوێ زەوییان بدەینێ بەڵکو ئەوێ دەستکاری سنووری ئیداری پارێزگاکان بکەین بە تایبەتی کەرکووک باشترە بە منی وتی لیژنەی شوون شیمالی هادی عامری لە کۆبوونەوەی ڕسمی وتی ئەوەی شوونی شیمالی منحەل ئایدی حکومەتی عێراقیمە ڕاستپادان بۆی ناردووە ڕاستەکە ئەوە لیژنەی بۆ دروست بووە وتی ئەوەی
مەسی قیادەی سەوری منحل ئایدی پەرلەمان ئێمە پرۆژە داوامان کرد پرۆژە یاسەکە بچێت لە پەرلەمان ئێستا پرۆژە یاسەکە لە پەرلەمانە من چۆن پەرلەمانی لەگەڵ جێگیری سەرۆکی پەرلەمان بەڕێز دکتۆر شاخەوانش باس ئەو مۆزوعان کرد و لێژنەی مادەی 140 لێ بە سەرۆکایەتی ئەو دروست بوو ئەویش پاڵپشتێکی تری باشە وتی بەنسبەت سنوورەوە دەستکاری سنووری ئیداری وتی ئەوە سەلاحەتی ئێمە نییە سەلاحەتی حکوومەت نییە سەلاحەتی سەرۆک کۆمارە سەرۆک کۆمار کوردی ڕووی کردەوە وتم سەرۆک کۆمار عێراقیە مەبەستم چییە کەوتم عێراقی بە مەبەست ئەو قسەم کرد وتم مەبەستم ینی ئێستا لێرە مەبەستم کەوتم عێراقیە چییە مەبەستم وی عێراقەکان ئەگە بیانەوە جێبەجێ بێت جێبەجێ بێت نەیانەوێ سەرۆک کۆمار بە تەنها بێ هەماهەنگی لەگەڵەوە ناتوان جێبەجێکە واتە حکوومەتی عێراقی لەگەڵ ئەوەی ئاسایی بکرێتەوە خەڵکە بگەڕێتەوە پارەکە سەر بکرێتەوە بەڵام خاڵەکانی تر ئەمە جەوێکی باشی ئەوێ تەفاهماتێکی زیاتری بەڵام ئێستا ڕئیسی حکوومەت و سەرۆکی مادەی 140 بەو دوسێ خەڵی کە باسم کرد هاوکارن بەڵام سەبارەت بە فەرق و جیاوازی چکە وەک بزانین مادەی 140 تەنها پێویستێ بە ناوچە دابڕێنراوەکانی هەرێمی کوردستان و پێویستە بە تەواوی عێراق بەناوەڕاست و باشووریشەوە هیچ فەرق و جیاوازیەک ناکرێت لە نێوان ئەوەی پێویستە بە کورد مافی کورد ئەوەی پێویستە بە ناوەڕاست و باشووری عێراقەوە من لە خولی تازەی مادەی 140 نوێنەری حکوومەتم لەو لیژنەیە لەم بەرنامەیەمان ئێمە هەتا پێشنیارێکی ترم هەبوو لەو کۆبنەوە وتە من پێشنیارەکەم هیچ بڕیارێک وەرنەگیرێ کە نەگونجە لەگەڵ ڕوحی مادەی 140 و مادەی 50 مادەی 140 دەستور یعنی 58 و 140 جەنابی هادی عامری خۆی جواب میدایەوە وتی ئێمە کارێکمان کردووە لەگەڵ ئەو 140 نەگونجێ وتم نەمان کردو بە هیوادارم نشیکەین ئێمە ڕێگا نادین فەرق و جیاوازی بکرێت ڕاستە ئێستا هەشت نووسنگەی مادەی 140 ڕسمی هەیە سێ لە کوردستانە پێنجی لە ناوەڕاست خواری و عێراقا کە بێتە قەرەبووکردنەوە ئەبێ خەڵکی ئەو سێ نووسنگەیە کە پێیان ناوچەی دابڕێنرا و ناوچەی جێناکۆک ناوچەی کەرکوو مادەی 140 هەرچیکی ناوەوەی ناوبنە نابێ ئەوان کەمتر لە مافی خۆیان وەرگرنی ئەوە قبول ناکەین کار ئەەکەین بە قانون و بە یاسا و کە جەنابی سەرۆکی حکوومەت فەرمووی ئێمە لە ڕێگەی حیوار و دیالۆگ ئەمانەی مادەی 140 وەکو دەستور هاتووە جێبەجێ بکرێ ئەبێ بە یەکسانی بێ قەرەبووکردنەکە بە یەکسانی بێ گەڕانەوەی خەڵکە بە یەکسانی بێ و هەر امتیازێک کارێک بکرێت کە نای مادەی 140 لەسەر بێ ئەبێ خەڵکی ناوچەکانی ئێمە کوردستان وەکو ناوچەکانی تر وەکووان یەکسان بێت باشە هادی ئەمریکا سەرۆکاتی لیژنەکە دەکاتن یەکێکە لە کەساتیە کاریگەریەکانی عێراق ئەنی بە حکمی ئەوەی کە دەمێکە بەڕێستان ئەندامن لەم لیژنەیە لە نزیکەوە گفتوگۆ دەکەن تێڕوانینی بەڕێستان لەسەر هادی عامری نیەتێکی جدی هەیە دەیەوێتن ئەم بابەتە لەسەر دەستی ئەو چارە سەر بێتن یاخۆت مماتڵەی لە ئیشەکەیدا دەکرێت من دوو کۆبوونەوە باسم کردوتن ئێمەگە کارێک بکەین مادەی 140 جێبەجێ بێ سەرکەوتنی بۆ لیژنەکە بۆ جەنابی عامری بۆ ئێمە بۆ حکوومەتی عێراقی بۆ هەموو عێراقیەکان بەمو پێکاتەکانەوە و دوو جەش پێم و تۆ لە عێراق دەوری سەرەکیە بینی کەسێکی سیاسی بەهێزی لە عێراق ئەتوانی تەسیر بکەن دێشت بە علاقاتی شخصی بە تەلەفۆن لەگەڵ وەزیرەکان لەگەڵ سەرۆکی حکوومەت وتی من هەوڵە دەم ئەوەی کە بە پێی مادەی 140 بۆ نمونە ئەرزەکان وتی من لەگەڵەوە نیم ئەم ئەرزان داگیر کراو بمێننەوە کتابی کردو بۆ حکوومەت و بە وەزارەتی معنی کە عقودی زراعی نابێت تازە بکرێتەوە ئەمە شتێکی باشە و ئەڵێ ئەم کێشەیە بێت چارەسەر بێ بەتایبەت لە کەروک فیتنە دروستە بێ لەگەڵەوەی کە ئەرزەکە بۆ خاوەنەکانی بگەڕێتەوە قەرەبۆ بەردەوام بوتی من پێشنیار بکرد 3 میلیار بێ دوای کردیانە میلیارێک زیادمان کرد بۆ 2 میلیار لە مۆزوعی میلیارەکانیش من ئاگادارم کە ئەویش دەورێکی باشی هەبووە و گلەی لە خۆشمان بکەین ئێمە بۆ مادەی 140 کاتی خۆی مادەی 140 2007 جێبەجێ و شکاتمان نەکرد لەکوێ شکایەت بکەن ئەمە پرسیاری خەڵکی لە دادگای فیدرالیە لە عێراق لە دەرەوە شکات بکەین مادەیەکی دەستوریە ئێستاوان بە مادەی دەستوری ئەنەوە محکوم بکەن ێ باشە تو مادەیەکی دەستوری کە چارەسەری کێشێکی زۆر گەورەی لە عێراق زیاتر لە 55 مادە عێراق پێشێری هەر 55 بێ شکاتمان بکردایە ئێمە زەمینە سازیمان بووی بکردایە باشە دوای شتی تریشەیە ئێستا خەڵکێک تازە ئەزانێ بە من دەڵێ وەڵام من نەمانزانێت کە 100 میلیار بێت 40 ساڵی دەوێت 200 میلیار بێ 20 ساڵی باشە بۆ لێ من ناپرسی چەندێک ماوە داوای پارە چەندێ بکەین بڕوا بکە من هەموو جاوتومە بەشێکی چارەسەر نەکردی مادەی 140 بەشێکی خەتای خۆمانە بەڵام زیاتر سیاسیە خەڵکێکی لە عێراق ناوێت جێبەجێ بێتن ناوێ و مادەی ساڵەکان بۆ ئەوەیە کە جێبەجێ نەکرێت لەوانە هەندێک خەڵک بێ مواطەڵە بکە وەخت بەسەر بەرێ بەڵام بۆ خۆمان ئەبێ بگەڕێ ئێستا من هەموو کۆبنێک پێشنیارم هەیە
لە چوارچەوەی مادەی 140 کە مادەی 58ەوە کە بۆتان شە باس کرد ئێستا بەیەکەوەیە کار بکەین بۆی هەنگاو ئەتاوتم باەمە بزانین چیمان جێبەجێ کردووە باشە چیماوە بیکەن لەوێ دەست پێ بکەین ئەگەر بە کورتی پێم بڵێ تا ئێستا لە کاتێک کە لیژنەکە دەست بەکار بووە چەند کورد قەرەبوو کراوەتەوە من ئێستا ژمارەکەم لە نانی بوو بە دقیقی نایڵێم بەڵام بە یەکسانی بۆ کورد و عەرەب چەک کراوە لەمە و لەش بەرنامێکی تازەماندانەوە ئەو بەرنامەیە کارێکی واکەین بە پێی قۆناغەکان بێ هیچ واستە و فرتوفێلێکی تیانە بێ ئیلا بۆوانەی نەخۆشی سەرەتانە ئیسtisنا بەس بۆوان ناکرێ لەگە جەنابی کاکشاخەوانش باسم کرد وتی لە کۆبوونەوەن لەگە سەید هادی عامەری وتومانە سەرۆکی وحدەی ئیدارەکان ئەوەی مادەی 140 بڕیارەکان لە پەرلەمانی حکوومەت دەرێت جێبەجێنێکە تووشی موساڵی قانونیەکە ئەمە پەرەسەندنە بەڵام ئەو وەستانگانەش هەیە بەڕێز نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەی 140 سپاس بۆ ئامادەبوون و ڕوونکردنەوەکانتان سپاس ئەخێرات بەڵێ